ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز بناو ڕۆتۆفیقم ئەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر حکوومەت لە نێوان بژاردەی حیزبی بوون و هەروەها نیشتیمانی بووندا هەمومان نەزانین کاتێک کە حکوومەت پێک دێت لە هەرێمی کوردستان بێ یاخود لە عێراق بێ یاخود لە هەر شوێنێکی دنیادا بێت لە پێناو خزمەتکردن بە خەڵکی ئەو ناوچەیە و حکوومەت هەرێمی کوردستانیش کاتێک کە پێک هاتووە لە پێناو خزمەتکردنە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بەبێ ئینتیمای حیزبی بەبێ ناوچە و ناوچەگەرایەتی دەبێ خزمەت بکە ئەوەی کە لە ئێستادا وەکو هەڵوێست لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبینرێت ینی بەڕاستی خەڵک داد و بێدادی خۆی دەرەبڕێت لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە نەفەسێکی حیزبی تەواوەتی کارەکە لە پێناو بەرژەوەندی تاک و لە پێناو بەرژەوەندی حیزبی بووندا و لە پێناو بەرژەوەندی ناوچەیەک و پاشخستنی ناوچەیەشی دیکە لە بەرخاتری ناوچەیەشی دیکە ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کوی ئەم بابەتانە بە میوانداری لە بەشی یەکەمی بەرنامەکەدا میوانداری خوشکی بەڕێزمە خاتو شیرینی و زەندامی پەرلەمانی کوردستانەکەین کە بۆ سپاسەوە لە ڕێگەی سکایپ لەگەڵمانە بێت سەرەتا دەچمە لای خاتو شیرین ئەم کاتت باش خۆشحاڵین لە بەرنامی پارۆراما لەگەڵ بەڕێستین ئەمە سەرەتا لە بارودۆخی ئێستا هەرێمی کوردستانەوە گفتوگۆ بکەین بەگشتی لە ئێستادا توانین بڵین کەشی هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان وەکاری حکوومەتداری وەکاری پەرلەمانتاری لە چه ئاستێکدایە ئەم دام و دەستگایانە بە ئەرکی ڕاستەقینەی خۆیان هەڵەستن خاتو شیرین سەرتا سڵاو لە تۆ لە بینەران کورسات نیوز ئێمە ئەو حکوومەتە کەم شارەکەمان تێدا کردووە چوین بۆ ناوە حکوومەتی بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیان بکەین بە کۆی گشتی هەرێمی کوردستان نەخێر ئەو حکوومەتی کە ئێمە دەیبینین و حکوومەتی کە هەیە ئەو حکوومەتە شکست خواردووی کە هەیە هیچ خزمەتی بە هاوڵاتیان نەکردووە یعنی نازانم چۆن لە چیەوە دەست پێکەم لە کام شکستی ئەو حکوومەتەوە دەست پێکەم بەداخەوە کاتی خۆی کە بەرنامەی کاری حکوومەت خوێندرایەوە لە پەرلەمان ئەگەر مەسرور خۆی بە خاوەنی ئەو حکوومەتە بزانێت دەبێت بگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژەی کە سوێندی یاسایی خواردوە لەو پەرلەمانەی و کارنامەکەی بێنێتەوە بەرچاوی خۆی کە تا ئێستا هەران سەر دژی کارنامەکەی کاری کردووە لە یەکەم تا ئاخر ئێمە کە لەو حکوومەتە بەشدارین وا بەشداریمان کردووە کە بتوانین خزمەتی یەک بێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین لە زاخۆ تا خانەقین خۆمان بە خاوەنی سلێمانی نازانین خۆمان بە خاوەنی هەولێر و دوهۆک و هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و سەرتاسەری هەرێمی کوردستان دەزانین نیگەرانی ئێمە لە حکوومەتە ئەوە نییە ئێمە لەسەر شتی شخصی یاخود لەسەر شتی حیزبی نیگەران بین نەخێر ئێمە نیگەرانین لەوەی کە فەرق و جیایەکی زۆر هەیە نیگەرانین لەوەی کە مەسرور ناتوانێت حکومداری بکات نیگەرانین لەوەی کە تاگڕەویانە کار بکات نیگەرانین لەوەی تەنها خۆی بە خاوەنی یەک شار دەزانێت چونکە خۆی بچووکە وەیە خۆی بە خاوەنی شارێک دەزانێت کە بەداخەوە وایە ئەو کارنامەی خۆی خوێندوێتیەوە و ئەو هەڵسوکەوتەی ئەو دەیکات زۆر جیاوازە لەوەی کردوێتی بەداخەوە کەمان ئێستەگەر دێ باسیەوەی دەکەن کە داهات لە سلەیمانی زۆرە و داهات دیار نامێنێ و بێمتە ئەرێ من پرسیار دەکەم دەپرسم ئەرێ بێزەحمەت سەرۆکی حکوومەتی شارێک یعنی لە چ دنیایەکدا هەیە لە کام وڵات هەیە تەنانەت لە سۆماڵیش ئەو حکومڕانیەی تۆ نییە تۆ بڵێ لە هەر شارە و لەسەر داهاتی خۆی مستەبدات هەر شارە و لەسەر داهاتی خۆی خەڵکەکەی بەڕێ بکە و پرۆژەی خزمەت گوزاری بکات ئەرێ بێزەحمەت من دەپرسم شارەکەی من ئێستا مقابلەم ئیدا هەیە و دادەنیشم شاری کۆیەیە و شارەکەی من سەر بە هەولێرە ئێرە تا ئێستا یەک خزمەت گوزاری لەو شارەیدا نییە خێرە دووساییدی کۆیە هەولێر تەواو ناکرێت یعنی هیچ پارک و هیچ کارێک لە کابینەی نوێی حکوومەتدا نەکراوە لەبەرچی هۆکارەکەی چییە خۆ داهاتەکەی لە هەولێرە ئینی من نازانم لە کام شکستی ئەو
کابرایە دەست پێ بکەم. باشە خات و شیرین وڵای منەمە ئەوە پرسم ینی بۆ نمونێسەوە جەنابەت دەڵی نازانم لە کام شکستەوە دەست پێ بکەم. ئێستا ئێمە هەردوو نەڕۆین جەنابەت باست ینی لە مەسلەی داهات کرد، باست لە مەسلەی ینی قوتی خەڵک کرد و قوتی فەرمانبەران. ئەمڕۆ ینی دەبواە موچەی خانەنشینان لە سلێمانی دابش بکرێت، بەڵام ینی خۆ جەنابیشت ئاماژەت پێداوە زۆرێک لە سەرچاوە دارایەکان و چاودێرانی بواری دارایی لە سلێمانی ئاماژەی پێدەن. ئێنە تا سایتێکی شەفافیت هەیە حەیە عەلە سەڵا دەڵێ ئەمە داهاتی ئەم سنوورەیە ئەخرێتە بەرچاوتان ئێکاکە داهات بەش ناکە. باشە لە چ مەنتیق و لە چه ویژدانێکدا دەبێت ینی حکوومەتێک کە داهاتی ناوچەیەشی قۆرەخ کردووە بە تایبەتی ئەنی تا ئێستا هەردوو نەڕووین باز دە گومریژی ئیبراهیم خەلیل لەکرێت کە هەموو داهاتەکەی توانێت خەڵکی کوردستان بژێنێ، بەڵام یەک ڕوبع دیناری نادەن بە شارێکی وەکو شاری سلێمانی کە بتوانێت تەکمیلەی موچەی پێ بکە، موچەی کێش ئەو خانە نشینانی کە دوێنێ شەو لە پارشەوە سەریان گرتو بۆی موچەکانیان وەربگرن. بەڕاستی ئەم ناحەقیە تاکەی ئێوەی پەرلەمانتاران چۆن نەتوان قبوڵی بکەن؟ ئێوەی فراکسیۆنی یەکێتی کاردانەوەتان چێ بۆ ئەم بابەتانە بەڕاستی؟ ئێمە هەمیشە گوتومانە هەمیشە دەنگمان دلێر بووە لەسەر هەموو پرسەکانی کە لە بەرامبەر بە سلەیمانی و بەرامبەر بەو هەڵە بجێی شەهید دەکرێت، بەرامبەر بە گەرمیانی ئەنفال دەکرێت، بەرامبەر بە ڕاپەڕینی هەرێمی کوردستان دەڤەری ڕاپەڕین دەکرێت، بەرامبەر بە هەموو ئەو شارانەی کە لە سنووری خۆی دانێت بەرامبەر دەکرێت. یعنی ئێمە هەموو کات دەنگمان دلێرە باز دەکەین، دەنجی خۆمان دەگەێنین، بەڵام ئەو مەسرورە تەنها خۆی بە خاوەن یەک شوێن دەزانێت و عەقڵیەتێکی ئەوەندە تاگڕەوی هەیە و هەز دەکا لە پاراستنەوە و هەز دەکا ئەو شوێنەی کە لێتی ئێستا کە لە حکوومەت سەرۆکی حکوومەتەوە هەز دەکا سەرۆکی دەستگای پاراستنە بەداخەوە. یعنی ئێمە نیگەرانی لەوەی تاوەکو ئێستا موچەی ئیبراهیم خەلیل یعنی موچەی خەڵکی فەقیر لە سلێمانی نادرێت کوا داهاتی ئیبراهیم خەلیل، کوا بودجەی هەرێمی کوردستان بۆ نەناردراوەتە پەرلەمان. یعنی بەڕاستی ئەوەی ئەو کردوویەتی دەیکات هەموو خەڵکی کوردستان نیگەرانن لەوە. ئێستا گەر بێت و ڕاپرسیەک بکرێ لە ناو هەرێمی کوردستان، دڵنیاتان دەکەمەوە سەتانەوەتی خەڵکی هەرێمی کوردستان نیگەرانە لەو حکوومەتەی کە هەیە، بەڵام بە شەرتێک ئەو ڕاپرسی کە دەکرێت وەکو ڕیفراندۆم نەبێ بە زۆر بیانەوێ تەسویری بۆ بکەن، وەکو دەنگدان و هەڵبژاردن نەبێ بە زۆر بیانەوێت دەنگ بە خەڵک بدەن. لەنا سەتانەوەتی خەڵک نیگەرانە، بڕۆ لە ناو هەولێر پرسیار کە ئادەی بزانە خەڵک چەند نیگەرانە. من لیژنەی مافی مرۆڤم لە پەرلەمانی کوردستان هەم لیژنەی شارەوانیشم کە دەگەڕێم لە زیندانەکان کە ئەو دەڵێ ئەو ئازادی ئەو بەرقەراری کردووە، ئەو حکومڕانی ئەو دەیکات، بڕوا بکە بچۆ زیندانەکانی هەولێر و بادینە دهۆک و ئەو سنوورەی ئەوان خەڵکی وا گیراوە لەسەر کۆمنتێک 2 ساڵە لە زیندانە بێ ئەوەی ڕۆژێک بچێتە دادگا، بێ ئەوەی بانگ بکرێت لێ پرسیینەوەی چییە. خەڵک هەیە لە زیندانە 3 ساڵە لەوەیە پەنجەمۆری تەلاقی هاوسەرەکەیان بۆ بردووە، بەڵام پەنجەمۆری مەحامیان بۆ نەبردووە بتوانێت پەنجەمۆر بکە، یعنی وەکالەتی هەبێ محامیەکەی وەک بەداخەوە. یعنی من نازانم لە کام شکست و کام فەزاحەتی ئەو کابرا. باشە ئەم دۆخە کە ڕۆژ بە ڕۆژ بەرە و ینی قورسیە ڕاوە، ڕۆژ بە ڕۆژ بەرەو نیگەرانی هاوڵاتیان هەرێمی کوردستانە ڕوا، ڕۆژ بە ڕۆژ بەرەو نیگەرانی لایەنە سیاسیەکانە ڕوا، فراکسیۆنە جیاوازەکانە ڕوا. من ئەمێ ئەوە پرسم، ینی جەنابەت خات و شیرین پەرلەمانتاری لە فراکسیۆنی یەکێتی، ڕاستە پەرلەمان تا ئێستا ینی کاردانەوەیشی وهای نەبووە، ئەگەر هەشی بوو بێ نەیتوانیوە بەربگرێ بەم تاگڕەویەی کە بۆ نمونە لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەیمەنەتی خۆی سەپاندۆ بەسەر دام و دەستگا فەرمیەکان و ڕسمیەکانی ئەم وڵاتەدا و بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنێ. بەڵام هەڵوێستی فراکسیۆنە جیاوازەکانی دیکە چییە لەم بارەیەوە بەڕاستی خات و شیرین؟ ینی ئەوانیش هەمان هەڵوێستی ئێوەیان هەیە یاخود جیاوازترنەوە؟ وڵای فراکسیۆنەکانی کە تا ئێستاەوەی کە دەیبیستین لە پەرلەماندا دەنیشین دەیبیستین تەنانەت یعنی هەموو فراکسیۆنەکانی تر نیگەرانن لەو دۆخی کە هەیە، نیگەرانن لەوەی، بەڵام هەڵوێست نازانم بۆ تا ئێستا هەڵوێستەکان نینە بەڕاستی ئاشکرانیە هەڵوێستەکان نەزانی هەڵوێستەکان بە ئاشکرانیە بەداخەوە. ئێمە کە ئەو هەڵوێستانە دەنوێنین بەرامبەر بۆی کە نیگەرانین، وڵی لە سەرکاری حیزبی نیگەران نینە، لەسەر مافی حیزب نیگەران نینە، لەسەر مافی شخصێک نیگەران نینە.
ئێمە نیگەرانین لەوەی کە دەمانەوێت خزمەتی هەرێمی کوردستان بکەین، ئێمە نیگەرانین لەوەی دەمانەوێت یعنی ئەوەی کە لە هەولێر دەکرێت لە سلێمانیش بکرێ، ئەوەی کە لە دوهۆک دەکرێت لە ڕاپەڕینیش بکرێ، ئەوەی کە لە سۆران دەکرێت لە گەرمیانیش بکرێ، نەک بە تەنیا لە شوێنێک خۆی بە یعنی بێت ئەو کارەی دەیەوێ بیکە لە یەک سنوور بیکە. بەداخەوە نیگەرانی ئێمە زۆرە لەوەی نیگەرانین لەوەی تا ئێستا داهاتی هەرێمی کوردستان نازانین چییە. بۆیە ینی ببینن لە چەند ڕۆژی ڕابردوو کە حکوومەتی عێراق نەوتەکەی خستە سەر ینی لە ژێر دەستی هەرێمی کوردستانی دەرێنا خەڵکی هەرێمی کوردستان چەند دڵخۆش بوو. ئایا مەسرور بیر ناکاتەوە لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە ئەوەندە دڵخۆشەکە نەوتەکە لە ژێر دەستیان دەرهاتوە؟ یعنی من نازانم ئەو لە گوێگادا خەوتووە. وەڵاو ئەگەر لە ڕۆ نیشتیمانی و نەتەوەیەکە و تەماشای بکەی بەڕاستی کارەساتە تۆ خەڵکی هەرێمەکەت کە چەندین ساڵە خەباتەکەن و قوربانیاندا و خوێنیاندا و وەتینووی ئازادی و سربەخۆیی بوون ئێستاوە تاوایان لێ هاتووە ئاوات خوازن بەوەی کە هەموو داهات و سەرچاوەکانیان بکەوێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا و لێوە موچەیان بۆ بێ. ئێخۆ تۆ ئەمە ئەگەر بێت و دیراسەیەشی بۆ بکەیت ئەمە شکستی ئەو پەڕی ئەم حکومڕانەیە دەرەخا کێسە لایەنێکی باڵادە هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی ئەزانێ بەڕاستی خات و شیری. طبعا ئەگەر بێ و ئەگەر ئەوان خۆیان بە نیشتیمانی دەزان طبعا هەموو شتێکت نیشتیمانی نین بەداخەوە من یعنی ئەو بەرنامە پەیوەندی بەسەرەوە نیە بەڵام لە کاتی خۆیەوە لە کە کوردستان ئازاد کرا لە 91 ئەوان هاتنە سەر حازرەکی چونکە نەشەهیدێکیاندا نە پێشمەرگەچیان لێرە بوون ئەوان لە ئێران و رووسیا بوون هاتوونەتەوە سەر حازرەکی هیچ ماندووبوونیان بەو هەرێمەوە نەچێشاوە هەرچەندە خۆیان بە نیشتیمانی دەزان بەڵام بەداخەوە نیشتیمانی ئەوانمان بۆ دەرکەوت کە خەڵکی هەرێمی کوردستانیان وا لێ کرد پاشی 32 ساڵ حکومڕانی ئەوجا خەڵکەکە ئەوەندە دڵخۆش بێ بۆی کە عێراق لەسەر ئێمە قەرارە بدان نەوتی ئێمە بفرۆشێت و بە خێری خۆی بجەیەکیان پارەیەکمان بۆ بنێرێ. من لەو شارەی کە لێمە چەند ساڵە نەوتی شیواشۆک دێ و دەڕوا بەسەر جادەکانی ئێمەدا دەڕوا ڕۆژانە ینی گەنجەکانمان لەو جادەیە بوونە قوربانی. بەڵام بێ زەحمەت دەپرسم ئەو داهاتە ئەوانە ئەی کوا لای ئەوانە کوا لە هەولێرە یان سنوورەکە سنووری ئەوان نییە یان خەڵکەکە سەر بەوان نییە. بەڕاستی ئەوی مەسرور دەیکات حکومداری نییە سۆماڵ بڕۆ حکوومەتی سۆماڵ زۆر باشترە لەو ئەگەر بێت و ئێمە تەماشاکەین دیگە لە بابەتی تۆخکردنەوەی دوو ئیدارەیی لەو کابینێ بزانین چ شتێکی کردووە وی لام سیر نییە ئەوانەی کە چاودا دەخەن و دیفاع لەو حکوومەتە دەکەن دڵنیا بە لەوەی یعنی لەو حکوومەتە شکست خواردە دەکەن ئەوانە لایمە نۆرماڵە کوێرانە دیفاع دەکەن بەڕاستی دیفاعکردنێک دیفاع دەکەن نازانم بیر ناکەنەوە لەوەی یاخود هەر ئەوانە فێر بوونە چاوی خۆیاندا دەخەن و دیفاع لەو حکوومەتە شکست. زۆر جار باست لەوە کرد خات و شیرین کە ینی بۆ نمونە ئەوەی کە ئێوە کۆندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی و هەروەها یەکێتی ژۆک و خۆی کە تیمێکی سەرەکی و پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە کە نیگەران بوون لە ماوەکانی ڕابردوو و ئێستش تاوەکۆم ساتە ناچنەوە ناو ینی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران وتت ئەمە لە پێناو بەرژەوەندی خەڵک و خاک و هەروەها دەستکەوتەکانی کوردستانە. بەڵام زۆر جار یعنی ئەمە بینیومانە لە مقابلدا ینی پارتی دیموکراتی کوردستان ینی تۆمەتی بەخشیوەتەوە باسی لەوە کردووە کە بۆ نمونە بەشداری نەکردنی یەکێتی لە حکوومەت و لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران یعنی ئەمە بەرژەوەندی حیزبیە یاخود بەرژەوەندی تاکە کەسیە یاخود هەندێک داوای تاکە کەسی هەیە. بەڵام ئەگە بەرژەوەندی تاکە کەسی بووایە خۆ چەندین وەفد تاوەکو ێسەر نێراوەتە لای بەڕێزخوبات تاڵەبانی کە بگەڕێتەوە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران دواوەفدیان کە ئەم هەفتەیە بوو کە چوونە لای بەڕێزکا قوبات. بەڵام ینی دیوی پشتەوەی بابەتەکان چیمان پێڵن حەزەکەمەمە لە زاری بەڕێستەوە کۆندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆن یەکێتی بە خەڵکی بڵێت و ئاشکرا بێ بۆیە لای خەڵک کە واقعی بەشداری نەکردنی یەکێتی چیە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە. ئێمە گەر بیر بکەنەوە خەڵکی کوردستان باش دەزانێ هەموو خەڵکی کوردستان باش دەزانێت کە کاتێک ئەوان ئەو فەزاحەتەی کردن کە ڕیفراندۆم بوو ئەوان ناتوانانی بەختا بەداخەوە ئەو قوبات تاڵەبانی بۆ ڕۆژانە لە ڕێگای بوو بۆ ماف و بەدەستێنانی خەڵک بۆ تاکە شخص نەبوو بچێ دەوێت دیفاع لە خۆی بکە یاخود بیەوێ نیگەرانی خۆی دەبێت قوبات چ نیگەرانیەکی هەبێ بۆ خۆی تەنان ئەگەر لەگەڵ خەڵک و قوتی خەڵک و لەسەر خەڵک و قوتی خەڵک و موچەی خەڵک
خزمەت گوزاری خەڵک نەبێت. ئەو بوو لە بەغدا دەچوو چەندان سەعات لە کۆبنەوە دادانێشت. ئەو بوو پارەی دەهێنا بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانێت خەڵکی لە کاتێکدا ئەوان نیگەران بوون هێشتا خاچیان نەفرۆشتن. ئەوان هێشتا وەکو پیشەی هەمیشەیان نەچوو بوون لە پشتەوە پێک بێن لەگەڵ هەر حکومەتێک کە بیانەوێ ئەوان. بۆیە ئەوە کاکوبات بوون لەسەر دیفاعی خەڵک بووە، کاکوبات لەسەر هیچ شتێکی شەخصی نیگەران نییە کە نات خۆی و تیمەکەی نیگەران نییە لە خۆیان نیگەران نیە، لەنا نیگەرانن لەوەی کە قۆڕخکاری هەیە، نیگەرانن لەوەی کابراایکی تاگڕە و حکومڕانی دەکا، نیگەرانن لەوەی کابراایکی ئەسکەری هاتووە هەز دەکات دەستگای پاراستنە قەراری لێدەن، نیگەرانن لەوەی کەسێک لەوەیە ناتوانێت بەیانی باشێک بکات، نیگەرانن لەوەی ئەنجومەنێکی وەزیران هەیە تا ئێستا مەسرور نەیتوانێەوە بچێت لە بینای ئەنجومەنی وەزیران دەوام بکات، شوێنێکی کەی هەیە چونکە ئەوەندە متمانە بەخۆ نییە بتوانێت بچێتە ناو ئەنجومەنی وەزیرانیش، ئەوەندە ترسی هەیە. ئەنی ئەگەر سەرۆکی حکومەت بێتەچێت لە باڵەخانەی ئەنجومەنی وەزیران دەوام دەکات. وە نیگەرانی خەڵک زۆر لەوەی هۆشیارترە ئەگەر بیانەوێ خەڵک تەواشەکەن یاخود خەڵک بە شێوازێک تێبگەێنن کە کاکوبات لەسەر شتێک نیگەرانە کە خۆی لەسەر شتی خۆیەتی نەخێر هیچ شتێکی شخصی نییە و هەموو خەڵکی کوردستان دەزانێن لە هۆکارەکەیتە بابێن ئەوان داهاتمان بۆ شەفافکەن بابووجە بنێرنە ناو هەرێمی کوردستان، بابێن ئەو کات حساب لەگەڵ سلێمانی بکەن بزانن داهاتی سلێمانیەتە، بەڵام ئێمە تا ئێستا نازانین داهاتی هەرێمی کوردستان چیە، داهاتی برایم خەلیل چیە، داهاتی حاجۆمەران چیە. یعنی ئەوەی کە دێت بە بێزەحمەت ئەو حکومەتی کە قەراری دابوو شەفافیت بکات، قەراری دابوو تاکساز بکات، پێمان بڵێ تاکسازی چی کردووە، بۆ نایەتە بەردەمی پەرلەمان و بێ هەموو شتەکان ڕوون بکاتەوە ئەو کارانەی کردوێت تا ئێستا لە چەند ساڵی ڕابردوو ئەو شکستانەی کە خواردوویەتی ئەو هەڵدێرەی کە هەرێمی کوردستانی بەرەو هەڵدێر برد بێ باسی کا بڵێ من فەزاحەتم دروست کردووە لە هەرێمی کوردستان. یعنی بابێت ڕوونی بکاتەوە بۆ خەڵکی کوردستان بە بەڵگەوە بۆمان ڕوون بکاتەوە، نازانم یعنی ئەگەر ڕاستەوە ئەگەر ئەوەندە شەفافە بابێ بوجە بێنێتە ناو پەرلەمان و لە سلێمانیش لە چای سلێمانی دەربێنێت بزانێ بجە چی سەرف دەکرێت و چ دەدەزرێ و چ داهاتێک بەهە دەردەدرێت، نەکەوەی قسەی زل بکات لە پشت مێزەکەیەوە لە هەولێرەوە قەرار بدا 15 ملیار بۆ فلان شت و 15 میلیۆن بۆ فلان شت و بژڵێ لەسەر داهاتی خۆتان خۆی عڕسکە بڵێ من سەرفی دەکەم بەڵام ئەوان ناتوانن خزمەت گوزاری بکەن، ئەوان دەیدزن. نەخێر بابێ ئەگەر خۆی بە خاوەن دەزانێ و بێ لە زاخۆتا خانەقین لێپرسینەوە بکات، جێ هەرێمی کوردستان بە کۆی گشتی بێنێ لە پەرلەمان و لە بەرچاوی پەرلەمان و معارەزە و هەموو خەڵکی هەرێمی کوردستان بێ بیکات بێنێتە بەرچاوی خەڵک و بڵێ ئەوە داهاتەکەی منە. بۆیە ئەوانە تاوانبار نیەچێتی تاوانبارە بەوەی کە کردوێت ئەو کار دەتوانێت خۆی تا خەڵک تاوانبار بکە، بەڵام ئێستا خۆی تاوانبارە بەداخەوە خەڵک زۆر لەوەی هۆشیارترە کە بیری لێ دەکاتەوە. باشم لە ڕووی نێودەوڵەتی وەروە لە ڕووی ئەو قونسوڵ و نوێنەرایەتیانی کە لە هەرێمی کوردستانی ژەن بەڕاستیانی ئەوانیش نیگەرانن لە دۆخەکەەوە، ینی ئەم نیگەرانیانیان نەشاردوێتەوە لەسەر ینی ماڵپەڕی ینی ئەکاونتەکانی خۆیان باسییان کردووە گلەی و گازندەکانیان گەیاندووە ڕاستە و خۆشیانی گەیاندویانە بە هەرێمی کوردستان و لە ئاستی باڵاشانی بەڕاستی هۆشداریان داوە بە هەرێمی کوردستان کە ئەگەر بەم شێوازەی ئێستا حکومڕانی بەردەوام بێ لە هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم خەڵکی هەرێمی کوردستان و ئەو قەوارەیە کە لە هەرێمی کوردستان هەیە یەکێتی بۆی کە ئەم بارە لارە ڕاست بکاتەوە ڕێشی بکاتەوە ئەم پەیامە وازەحەی خۆی بگەێنێتە هەموو دنیا چی کردووە لەم بوارەدا بەڕاستی هیچی پێکرێ یاخود نەخێرەوەش دەسەوەستانن بە تەواوەتی. وڵامەوان بەداخەوە خۆجویان لەوە نییە وڵاتانی یاخود دەوروبەری ئەن هەر کەسێک نیگەرانە لەوەی تویان لەوە بووە خەڵک نیگەرانە کاتی ڕفراندۆم هەموو دنیا گوتی ڕفراندۆم مەکار بە قسەی خۆیان ئێستا چ گویان لە خەڵکی هەرێمی کوردستانە ئایا قوربانی دەدادیان نادا، یعنی ئەوان کارێک دەکەن تەنها خۆیان پێشتا خۆیان پێخاوەنە خۆیان پێ تەنها بنەماڵەکەی خۆیان سەلامەت بێ خەڵکی هەرێمی کوردستان بڕوا بکە لای ئەوان گرنگ نییە. خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر گرنگ وە لای ئەوان بەو شێوەیە و بەو شێوازە مامەڵی نەدەکرد لەگەڵ هەرێمی کوردستان، یعنی ئەوان کە سیر کە ئێستا جەژنە هەموو شت گران بووە هۆکارەکەی چییە خۆ مۆزوعەکە ئەوە نییە کە دۆلار بەرز و نزمی دەکانە خێر با بێن لە برایم خەلیل بوومرگەکان هەرزانکەن
بابێن لە داهات لە گومرگەکانی هەرێمی کوردستان باج کەمکەنەوە بزانن خەڵک دەتوانێت هەرزانی بێنێتە ناو بازاڕیان نا، بەڵام بەداخەوە ئەو فەزاحەتەی ئەوان دروستیان کردووە نەگوێیان لەوەی ئیقلیم خەڵکی وڵاتەکان سیاسیەکانی وڵاتان نیگەرانن ئەوان بەلایەنەوە گرنگ نییە و قواری هەرێمی کوردستانیان بەلاوە گرنگ نییە. ئەگەر قواری هەرێمی کوردستان ئەوەندە گرنگ بووە لای ئەوان نیان ئەوەندە دوو ئیدارەیان تۆخ نەدەکردەوە، ئەوەندە حیزبایەتیان بەسەر حکومڕانیدا تۆخ نەدەکردەوە بەداخەوە. یەک مەسلەی کۆتا کامێ لەگەڵ جەنابەت ینی باسی بکەین خات و شیرین مەسلەی ئەنێ ئەو ڕێکەوتنیەوە جەنابیش ئاماژەت پێدا مەسلەی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا و ڕادستکردنی نەوت ینی بە تەواتی توانین بڵین ڕادستکردنی نەوتە بە بەغدا و هەموو داهاتەکەش بە تەشیدە لای بەغدایە و ئێستا بڕیارە بەغدا ئەو بەشەی کە بەر هەرێمی کوردستان دەکەوێت لە بوجە بینێرێ، بەڵام مەترسی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی بانی شاین و زۆنی ساوس ینی مەترسیەکە ئەوەیە دەڵێن ئەم پارێژەگەر بچێتەوە هەولێر ڕاستەوخۆ لە ژێر ڕکێفی لایەنێکی سیاسیدا بێت ئەم نادادپەروەری ئێستا کە بەرقەرارە و جێبەجێ دەکا بەرامبەر بەم ناوچانە ئەنی مەترسیە ناشارنەوە کە دەڵێن هەروە ئەبێ ئێوە چی ئەکەن بۆەوەی کە ئەم بابەتە لە بەغدا بگەێنن واقعەکە جیاواز مامەڵە بکە لەگەڵ ئەم ناوچانە؟ والله ئەگەر بێت و دووبارە بۆ شێوەیە بێت ئەگەر یعنی ئەو حکم لە نێوانی ئەو ڕێکەوتنی لە نێوان هەرێم و بەغدا کراوە دووبارە بەو شێوەی بێتە هەولێر و بەو شێوەیە دابش بکرێ بەداخەوە دووبارە نیگەرانیەشی زۆری دەکرێتەوە. ئێمە داوامان کردووە پراکتیۆنی ئێمە لە پەرلەمانی عێراق داوای کردووە بۆی بتوانین لە ئەنیکا بەشی پارێزگا لە ینی پارێزگاکان بتوانن لە بەغداوە ئەگەر لە هەولێریش نەدرا لە بەغداوە بدرێ بە هەرێمی کوردستان بۆی دووبارە خەڵکی سلەیمانی و ئیدارەی ڕاپەڕین و خەڵکی گەرمیانی ئەنفالکرا و هەڵەبجەی شەهید تووشی ئەو قەیرانە نەبێتەوە کە ئێستا هەیە، چونکە ئەوان پۆڕغی وایان کردوتە سەر ئەو سنوورە بەداخەوە حیزبیانە کار دەکەن حکومیانە کار ناکەن نیان توانیوە خۆیان بخەون بزانن چونکە قەت ئینسان کە نەتوانێت ینی گەورە بێت بە پۆست و پێگا گەورە نابێت با هەر پۆست و پێگەی بدرێتێ وی ئەوان ناتوانن گەورە ناتوانن خۆیان خاوەنی هەرێمی کوردستان بزانن. دڵنیا بن لەوەی ئێمە هەڵوێستی زۆر جدیمان دەبێت خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوەی هۆشیارترە ئەوان بیانەوێ بەو شێوەیە قۆڕغی بکەن ئیتر زانپڕ بێ حتمما لەسەری دەڕژێ ئەمە پڕ بووینە خەریکە لەسەرمان دەڕژێت. بەڵێ زۆر سوپاس بۆ خات و شیرین و زەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕێگەی سکایپ و لە شاری کۆیە لە بەشی یەکەمی بەرنامی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم. بەڵێ بەشی دووەمی بەرنامی پانۆراما بەردەوامە بێ پاش ناوبڕێک دێمە خزمەت جەنابتان.
دووبارە ساڵتان لێبێت لە بەشی دووەمی بەرنامەی پانۆراما بەردەوامی بۆ قسە و باسکردن لەسەر حکوومەتێک لە نێوان حیزبی بوون و نیشتیمانی بووندا لە تەوەری دووەمدا گفتوگۆکەین لەگەڵ برای بەڕێزمان کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپۆ لە مەخمون لەگەڵمانە. کاک ڕەشاد سڵاو لێبێ. بەگشتی لە ئێسادا جەنابتان وەکو چاودێرێکی سیاسی ئەدای ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان چۆنە بینن لە سەرجەم سێکتەرەکان و لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستانە؟ فەرموو. زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاسان دەکەم. زۆر سپاس. دیارە سڵاومان هەیە بۆ جەنابتی کاک هاوڕێز. زۆر سپاس کاک ڕەشاد جان. گەگران و بینەرانی ئەو کەناڵ خۆشەویستەش. دیارە ئەم کابینێ لە سەرەتای دروستبوونیەوە مێدەک هەبوو کە پێیان وابوو کە سەرۆکی حکوومەتەکە کوڕی جەنابی کاک مەسعودە تەسەور وابوو خوێندنەوەی زۆرێک لە ڕۆشنبیران لە خەڵکانی سیاسی کە بەتایبەتی باوکی ڕاستە خۆت هاوکارێکی باشی دەکاتن هەم ڕێنمایی دەکاتن بۆی بتوانێت کوڕەکەی سەرکەوتوو بکاتن. بەڵام دیارە هەل لە یەکەم هەنگاوی دروستبوونی ئەم کابینەیە ڕێز لە شەراکەت و ڕێز لە کاری هاوبەشنەکیدا. بۆیە هەمیشە ئەگەر بەوردی تەمەشای خودی ناو کابینەکەت کردی بیتێن لە هەر وەزارەتێک لە هەر شوێنێک ئەوان ینی پۆستشکیان دیاری کردبوو بۆ ڕاستەوخۆ لەگەڵ ئەوان تعامل بکەن. بۆیە لای ئەوان کاری حکوومەتی هاوبەش ڕێزی لێ ناگیرێ. بەڵێ سێبەر هەبوو لە نێو هەموو وەزارەتەکان. بۆیە ڕاستەخۆ ئیشکارەکانی خۆیان بکەن. بۆیە لە کاتێک کاری هاوبەش ئەنجام دەدرێت کە تۆ باوەڕت پێ هەبیتن. من پێم وایە لە سەرەتا ئەوەڕە نیازی کاری هاوبەش کاری هاوبەش نەبوو کە بە ڕویایی کاری هاوبەش نەبوو. من پێم وایە هەنگاو نان بەرە و ڕێزگرتن لەسەر ئەرکە نیشتیمانیەکان یا هەنگاو نان بۆ دروستکردنی چوارچێوەیە کە بتواندرێتن ڕێز لە هاوڵاتی بوون ڕێز لە ماندووبوون لە شۆڕژێران دیرەکە ئەوانەی جانی خۆیان بەخستکرد یاخو بەشێک لە دەستی خۆیان کردە قوربانی بۆ پارێزگاری لە نیشتیمان. ئەمانە هیچی ڕووینێت کە ئەمانە لە سەرەتاڕە ئەو ڕوئایە بوونی نەبوو لەکرێن. بۆیە من پێم وایە هەنگاوەکان لە سەرەتاڕە بۆ ئاڕاستەیە نەبوو دڵخۆشکار بیتن بۆی بتواندرێت حکوومەتێکی خۆماڵی کە پارێزگاری لە دەستکەوتەکان بکاتن یاخۆت ئەو دەستکەوتانی کە تا ئێستاکە یای دەسەقامگیر نەبوو بۆ ئاڕاستەبی هەنگاوی بۆ بنرێتن بۆی بتواندرێتن ینی زمینەیەکی لە باشتر دروست بکەن بۆی بتوانێت دەستکەوتەکان تێرە سەقامگیر. بۆیە من پێم وایە ئەم حکوومەتە لە سەرەتاڕە حکوومەتێک نەبوو کە ئومێد بەخشبی بۆ داهاتوو کە داهاتووی لەسەر بینا بکرێت. زۆر باش. ئێستا هاوڵاتیشی یاسایی ینی تەماشای ئەنی ناونیشانی بەرنمەکە ئێمە بکە یاخودۆ گفتوگۆی ئێمە و پێشتری ژەگەڵ خات و شیرینی نوێ زەندامی پەرلەمانی کوردستان کە ئێمە باز حکوومەتەکەین ئەڵێن لە نێوان حیزبی بوون و نیشتیمانی بووندا ڕاستە حیزب ینی ئامرازە و ئەتوانرێت ئێستا بۆ نمونەکاری هەم نیشتیمانی بکە هەم سیاسی بکە هەم حکوومەتداریش بکە. بەڵام ینی قسەکە ئەوەیە ینی نیشتیمانی بوون بە تایبەتی خۆی لە چی دابینێتەوە بۆیە خەڵک ئێمە بە هەڵەدا نەبین یاخود مەفهومەکە بە غەڵەت نەگەێنین. ئەم حکوومەتی کە ئێستا هەیە ئێستاراپا بە تەواوەتی بەرجێکی حیزبی لەبەرە قەیناکە حیزب لە پێناو بەرژەوەندێ باڵەکانی نیشتیمان کارەکە. بەڵام پرەنسیپەکانی نیشتیمانی بوون چییە بە ڕای جەناب دۆکو چاودێرێکی سیاسی؟ پرەنسیپەکان دیارە خۆی لەوە دەبینێتەوە کە هەر کەسێک باوەڕی بە نیشتیمان نەبێ تووشی لادان دەبێتە. من پێم وایە ئەمانە لە ئەساسی ڕەباوڕێن بە نیشتیمانی بوونی نیە لەلایەن ئەم پرەنسیپانەی کە داهاتوێکی سەقامگیرتر بۆ نیشتیمان دروست دەکاتن. بمانەوێت لەمانێت سەقامگیری ئاسایش ئابووری ئەمانە بەشێکن لە پارێزگاریکردن بۆ داهاتوێکی باشتر لە حکومڕانێت. ینی بە تایبەتی ڕوئایەکی هاوبەش جارێ من ئەگەر لە سەرتاڕە قسە بکەم ئەم کابینێ ئەگە کابینێکی هاوبەش بوو کابینێکی پرلایەنی بوو خۆ دەکرا کۆی ئاراستەکان کۆی بۆ چوونەکان لەنە ئەو کابینێدا جێگای خۆی بکرابایەوە. جگە لەمە دوو حزبی سەرەکی کە تێدا ئەم دوو حزبە ڕاستەوخۆ بەشێکی سەرەکی بوون لە پارێزگاریکردن یاخود لە داکۆچیکردن لە بەرەیگەل کە لە سەرەتای 76 بە تایبەتی یان لە مالی 76 ئەمە کاری خەباتیان کردو قوربانیاندا و یەک ڕووبار خوێنیان بەخشیوە لە پێناو هێنانەکایی حکوومەتێکی خۆماڵی کوردی بۆی پارێزگاری لە بنەماکانی دیموکراسی مافی تاگ ئازادیەکان بکاتن. ئەوەی من ئێستا دەیبینم منی جیاوازێک نابینە بەڕاستی لێتەن ناشارمەوە
لە بینی ئەو ڕژێمە لە ڕابردوو کە کۆی ئازادیەکانی پێشێل کردبوو یاخۆت مافی تاک و مافی گەلانی زەوت کردبوو من نایبینم ئێستاکری جیاوازەیەک نابینم ئێستاش بە هەما ئەو ئاراستەیە مافی تاک ئازادیەکانی تاک ئازادەکانی کۆمەڵ ڕێگرتێدا دیموکراسی هەر بەناو ناوێکە لەخۆ بێناوەڕۆکە بۆیە لە کاتێک ئازادی بوونی نەبی مافی تاک بوونی نەبیتن سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە بە هەدەردرا و هەراس کرا لە بازار من پێم وایە شکۆی نیشتیمان شکێنراوە کە شکۆی نیشتیمان پارێزراو نەبوو لە ملوەگرام ئاراستەیە ناتوانێتن داهاتوی بینا بکاتن کە داهاتوێکی باوەڕ متمانە بلێنێ و سەردەمچین و توێژەکانی کۆمەڵ لەگەر ئەم دەسەڵاتە باشە ئەوەی سەهلی نینەوە تۆ ڕێککەوتیە لەگەڵ لەسەر مەلەفی نەوتوانە ئێستاش ئەو راپۆرت ئەماژە بۆ دەکاتن لە سەهلی نینەوە دادەگەیتە ڕەبیع لەو ناوچەیە بە تایبەتی خەزومات ئەو نەوتە بردرێتن بەبێ ئەوەی کەسێک بزانیتن داهاتی ئەو نەوتی بۆچێە نەحکومەتی هەرێمی کوردستان ئاگادارە ئەو نەوتە بۆچێ دەچێتن داهاتەکەی بۆ شوێیە واتە حزب باڵا دەست کە حزب باڵا دەست بوو ئەمە سەرخان و ژێرخانی ئەم نیشتیمانە بە هەدەردراوە بۆیە من وای دەبینم شکڵی نیشتیمان کاتێک پارێزراو دەبیتن کە باوەڕ بوون بە پارێزگاریکردن یاخو بە ئەرشی نیشتیمانی هەموو لایەک کە پێک و پابند بین بە پارێزگاری لە خاشی پیرۆزی نیشتیمان و لە بەهاکانی بۆیە ئەوەی دەیبین دوورە لەو ئاراستەیە بەداخەوەی نەمە بۆ باشە ینی زۆر ئێستا ینی بۆ نمونە لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان خۆی لە سەرو هەموو ینی نازم جۆل لێ مەکە ڕەشەت کۆی مافەکان پێشێل دەکات کۆی ئازادیەکانمان پێشێل دەکات ئەمە بەڕاستی ڕێک پێچەوانەی هەموو عرفێکە بە حەقەکەیان بەڵێ کاک ڕەشاد جۆ لە دەنگی من هەیە ئێستا زۆر باشە ینی لایەنێکی سیاسی کە لە هەرێمی کوردستان خۆی لە سەرو هەموو بەها نیشتیمانەکان بینێتەوە خۆی لە سەرو هەموو لایەنە سیاسەکانەوە بینێتەوە خۆی لە سەرو هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە بینێتەوە لە سەرو هەموو ئەو هۆشداریانە بینێتەوە کە ینی دۆست و نەیار پێمانەدات ئەتوانین بڵێن ئەنجامەکەی بە چی ئەگات بۆ نمونە هەر شتێکیان ئیزافە دەکەم بۆ من دوایین راپۆرت کە بنمەوە لە نێوان جیاوازەکان لە نێو ئەو کابینەیە خەمە بەڕاستی مەزۆ خەتەرە کابینەی حکومڕانیەت لە نێوان دوو لیستی هەڵبژاردن بە تایبەتی ئامارەکانی کۆمیسیۆن لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقی 700,000 دەنگ جیاوازە ئەمە خەتەرە بەڕاستی ئەمە زۆر خەتەر بوو بۆیە حکومڕانیەتەکە ئەم حکومڕانیەتە واتە لە پێی ناومانەوە پارێزگاری لە دەسەڵاتی ڕەحای ئەم حکومەیە لە پێی ناومانەوەیە هیچ داچیان بە پارێزگاری لە ئەرکە نیشتیمانیەکان لە پیرۆزیەکانی نیشتیماندان ئەوەی من دەبینم ئەمەمە بەڕاستی زۆر خەتەرە ئەمە زۆر خەتەرە ئاراستەیە بۆیە کار بەم شێوەیە بڕاتن چونکە ئەم کابینەیە لەسەر ئەساسێک دروست بووە کە بەیەکەوە لە کۆی دامەزراوەکانی ئەم نیشتیمانە پێکۆ حکومڕانی پێکۆت شەریک بن لە کاتێک هیچ بەهایەک نەمینێتن تۆ گوێ لە هاوپەیمانەکانی خۆت نەگری لە دۆستەکانن نەگری زیادڕۆی لە لایەنەکەەوە بکەیت من وای دەبین ئەمە بەرەو هەڵدێر دەچین سیرکە خۆتان دەزانن یەکێتی ئەوروپا زایدن ئەمریکا ئێران کۆی دنیا هاتۆتە سەرخات لەسەر ئەم ئاڕاستی ئێستاکەکە کاری بۆ دەکاتن کە سەرۆکی ینی بەتابەتی بە کەلیستی پارتی دیموکراتی کوردستانە بەشەکەیە ڕاستە پرێژنادی کاک مەسعودە بەڵام بمانێ لەمانەی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە خۆ ئەم ئەرکەی لە ئەستۆ گرتووە واتە هەر پاشەک شەیەک لە سیستمی دیموکراسیەت لەم ئاراستانە بەڕاستی ڕاستەوخۆ پارتی دیموکراتی کوردستان پاشەکردنە لایەن پارتی دیموکراتی کوردستان لە دیموکراسیەت لەو ناوەی کە لەماوەی لە 36 حزب تا ئێستاکە ئەمە بەڕاستی زۆر خەتەرە بۆیە ئەوەی دەیبینین ئێستاکە کۆی کۆمەلگانی دەوڵەت کۆی دۆستەکانمان هەر لە ئەمریکاوە و ئاگادار دەکرێنەوە خۆی وڵاتانی ئەوروپا ئاگاداریان کردینەوە ئەگەر یەک ئاڕاستەیی یەکۆ کارکردن نەبیتن بەیەکەوەی کار نەبیتن ینی ئەم هەرێمە ئەبەم شێوەی سەنجی نامینێتە بۆیە جوێنەگرتن لە دۆستان من پێم وایە ئایندەی نیشتیمانان بەرەو هەڵدێر دەباتن بۆیە ئەوان وەک پارتی
ڕاستەوە خۆ بەرپرسی یەکەم دەبن لە هەڵوەشانەوەی ئەم هەرێمە یاخۆد لە بەلە ڕێدابردنی ئاراستەی سیاسی و ئیداری لەم ئەلەم. بەڵێ من بەرەو کۆتایی بەرنامەکە سمەمێ دواسەرنجی بەڕێزەوەکو چاودێرێکی سیاسی لەسەر ینی داهاتووی هەرێمی کوردستان و هەروەها ینی خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانیش بزانم. من لە بەرنامەیەکی تری زارێکی تر ئاماژەم بەوە کرد. پێم وایە داهاتووی تاگ یاخود سەرجەمچین توێژەکان لە هەرێمی کوردستان داهاتوویەکی ڕووناک نایبینم بەڕاستی. و گەورەترین گرفتی ئێستای تاچی کورد لە ڕاستەوخۆ جگە لە نێو وەزارەتەکان و ئاڕاستەی حکومڕانیەت لە خوارێشە لەگەڵیکە ئیداریەکانی خوارێ ڕاستەوخۆ ئێستاکە کۆی ئەو جنگانەی لە بەرەسی لە زۆنی زەرد هەیە بەڕاستی مەسەر یەکێتی بوون هەر حزبێکی ئیسلامی بوون واتە بێبەش بوون لە هەموو دەستکەوتەکان ئەگەر تۆ فەرمانبەریش بی ئەگەر هاوڵاتیش بی لەم شارێت دەستکەوتی واتە ئەمە حکومڕانێتێک نییە حکومڕانی هاوڵاتی بیتن بەڕاستی ئەمە بەڵایەکە بەڕاستی هاوڵات بۆ تووشی تاچی کورد بووە بۆیە داهاتوو ئەگەر بەم شێوە بڕوا من پێم وایە هەست و سۆزی نیشتیمانی دەمێکە بەرەو هەڵدێر بووە بەرەو نەمان وا دەڕاتن ئەگە ئەبم شێوە کار بکرێ و بەردەوامیش بکەن من پێم وایە هیچ هەست و سۆزێک هیچ بە سۆزێت بۆ نیشتیمانی بۆ نەتەوە نامێتێن لە ئەنجامی ئەو حکومڕانی تاگەڕەویە لادەری کە ئێستاکە ئێمە دیگرین لە هەرێمی کوردستان بۆ ئومێد دەکەم هەڵۆستەیەک بکرێ ئاوردوا و بێتەوە بەرۆشی ڕووباری بەخشینی ڕووباری خوێن لە پێناو ئازادی لە پێناو دیموکراسی لە پێناو مافی مرۆڤ لە نیشتیمانە لە پێناو کۆمەڵێک ئەو بەڵێنانی کە لە ڕابردنی و شۆڕش لە دوای ڕاپەڕێنجی ئێمە بە حکومەتداوە بەتایبەتی ئاسایش و بەتایبەتی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان کە ئەمە بەشێک بوو لەو بەڵێنانی کە ئێمە لە ڕابردوو لە نێو شۆڕش و لە دوای ڕاپەڕێنیش بە حکومەتدا مەد دەکەین داهاتوویەکی ئاشتر بۆ سەرجەمچین ێژەکانی خەڵکی کوردستان سەخاوتر و فراهم بکرێت. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپۆ لە مەخموور لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بەشدار بوو. سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساو و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.